بۆ ئوکرانیا سەبارەت بە ناوچەکەش گفتوگویەکمان دەبێت لەبارەی پێشمەرگە دەست بە سەرکراوەکانی کۆمەڵە لەلایەن ئێرانەوە. هەردە بەرنامە ئیرۆدا کوشتنا 4 مسلمانان دەمێ چەند مەهاندا لە ویلایەتە نیو مەکسیکۆ ناڤەڕۆکی راپۆرتەکە مەیە. دوای ئەوەی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕایگەیاند ڕۆژی دووشەمە FBI هەڵی کوتاوەتە سەر شوێنی نیشتەجێبوونی لە مار-ئالاگۆ و قاسەکەی کردووەتەوە، گروپێکی بچووک لەلایەنگرانی لە دەرەوەی ماڵەکەی لە فلۆریدا گرت بوونەوە. ئەم هەڵکوتانە لە کاتێکدایە کە وەزارەتی دادی ئەمریکا لێکۆڵینەوە لە تۆمارە فەرمیەکانی سەرۆکایەتی دەکات کە ڕەنگە ترامپ لەگەڵ خۆیدا لە کۆشکی سپیەوە بردبێتی بۆ فلۆریدا. هەروەها ڕۆژنامەی نیویۆرک تایمس و CNN لەبارەی ئەو هەڵکوتانەوە ڕایگەیاند کە کارەکە گرێدراوە بە بەڵگە نەهێنیەکانەوە. وەزارەتی داد ئامادە نەبووە هیچ لێدوانێک لەو بارەوە بدا. هەروەها FBI لە واشنگتۆن و لە مەیامی ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەن. کەناڵی CNN بڵاوی کردووەتەوە کە FBI فەرمانی گەڕانی بۆ چوونە ناو شوێنەکە جێبەجێ کردووە. ئاماژەی بەوەش کردووە ترامپ کە لە ساڵی 2021ەوە یانەی پانبیچەکەی کردووەتە شوێنی نیشتەجێبوونی کردوتە شوێنی نیشتەجێبوونی و ترامپ هیچ ئاماژێکیشی نەکردووە کە بۆچی هەڵیان کوتاوەتە سەر شوێنی نیشتەجێبوونەکەی. سەرەتای ئەم ساڵیش ئەرشیڤی نیشتیمانی بە کۆنگرسی ڕاگەیان کە نزیکەی 15 سندوق بەڵگەنامەی کۆشکی سپی لە ماڵەکەی ترامپ لە فلۆریدا دۆزراوەتەوە کە هەندێکیان شتی نەهێنی تێدا بووە. لەو کاتەدا لێژنەی چاودێری ئەنجومەنی نوێنەران ڕایگەیان کە لێکۆڵینەوەکان لە ترامپ فراوانتر دەکەن و داوای لە ئەرشیڤی نیشتیمانیش کرد کە زانیاری زۆرتر ڕادەست بکەن. ترامپ پێشتر پشتڕاستی کردو بووە کە ڕەزامەندی دەربڕیوە لەسەر گەڕانەوەی هەندێک بەڵگەی نەهێنی بۆ ئەرشیڤەکان و هەروەها ئەو کارەی بە پرۆسەیەکی ئاسایی و ڕوتینی ناوبردە بوو. باڵێژ دوهدا ئەمڤان پەیامان دبهی سینکو دەهان کارمەندێن ئاژانسا لێکۆڵینên فێدرالی FBI بسەر ماڵە سەرۆکی بەرەیی ئەمریکا داناڵد ترامپ دا گرتیە لە گۆرە راپۆرتان مەبەست دیتنا داکیومانتان بووکو سەرۆکی بەرێژ کۆشکا سپی برنا مالاخوا برسوا کۆماریان لە هەمبەروی کارێ FBI گەلکێ تند بوو. صالح دەمیجەر پێدا چۆنت دکە. صالح فەرموو. بەلێ دەخیل کۆماری گەلێکی تۆرەنە لە دۆر vêlêgerînê û dibêjin ew ê vekolîne li dor wezareta dadê bikin ku dibêjin wê siyaset di vir da bikar aniye û tiştekî din nîne ku wê pê fermaneke wiha lêgerînê bide. Kam vê raportê bibînin. Di gaveka bê hempaya wezareta dadê de do havîngeha serokêberê Donald Trump Mar-a-Lago ji hêla FBI ve hate vegirtin. Di daxuyaniyekê de Trump lêgerîna FBI piştras kir û got wan xezneya wî jî şikand û iddia kir ku mala wî niha ji hêla komeke mezina FBI ve dibin dorpêçê de ye. Trump wê demê li New Yorkê bû. Ew hate dîtin ku roja dişemê êvarî ji birca Trump da dikeve û guh nade pirsan. Lê gorî zanyariyan ew 15 sindûqên belgeyan ku Trump tevlî tiştên xwekirine hinek ji wan bi rastî hatine nîşankirin wekû belgeyên nepenî. Trump paşê ji bo Sarah Palin banga mîtingekê kir û amaje bi bûyerên li Mar-a-Lago kir. Rûjeka din li biheştê ew rûjeka sêr bû. Kanala ABC News piştras kir ku fermana lêgerînê demjimêr dehê sibaha roja dişemê hate cîbecîkirin û ew belgeyên ku hinek nepenî ne bi awayekî nedurist jê koşka spî hatine rakirin. Piştî bûyerê hevalbendên komariyên herî nêzîkên Trump FBI bi tundî şermezar kirin. Serokê kêmaniya Encûmena Nûneran Kevin McCarthy di twîtekê de got Wezareta Dadweriyê gihîştiye rewşeke nayê pejrandin ji karanîna siyasetê. Nûner Marjorie Taylor Greene di twîtekê de got piştgiriya darayî ji FBI rawestînin û Eric Trump jî tevlî bû. Ji nîşkawa bê agadari ewan 20 otomobîl û 30 endam dişînin. Şan ew tenê bitir çewsandina siyasiya Donald Trump e. Herçendî gelek komarî rexneya lêgerînê dikin, serokê FBI Christopher Wray bi xwe komarî ye ku ji hêla Trump ve hatibû kandîdkirin. Endamê berê FBI Stuart Kaplan dibêje divê em qet nebihîzin ka çi li ser rûpelên gewahîdana morkirî heye. Eger ew iddiayên nivîskê bibine belgeh û bêne piştwaskirin waheya seroka reprî tawanbarkirinê bibe.
لە گۆری چافکانیان ریاکسیۆنێکە تند هەیە لەسەر vê lêgerînê ji aliyê grûpên tund yên girêdayî QAnon di nav de jî yên berî şeşê çile çalak bûn. Hin ji wan reaksyonan digihin bangên tundûtijiyê û heta şerê navxwayî jî. Belê dexîl. Belê Salih spas tu zanî FBI lêkolînê bike li her cihekî wan bivê û helbet bi fermana dadgehan karekî asayî û yasayî ye. لێگەلۆ پرسیارە کو نەها گەلکی گرنگە ئەوە di mala Trumpda ew dixwazin çi bibînin؟ بەلێ دەخیل ئەم دەزانن کۆ ئەڤ ینی نزیکی ساڵێکێ ئەڤ یەک دووبارە دەبێ ئەم دەزانن کۆ ئەرشیفا نیشتمانی و ڕێڤەبەریە تۆماران کۆ بناوێن نارە تێ ناسین وێ گوتبوو کۆ 15 سندوقên بەلگەیên نەپەنی لیانجی بەلگەیên کۆشکا سپی لە ماڵە ترامپ لەگەل خوا ساڵە 2021 دا برنە ماڵە خوا و دڤیا بوو کۆ ئەو وەرن vەگەڕاندن ئانها بەحسەوەیەکێ دەبێت کۆ دناوان سندوقاندا هەنێک دەکۆمنت هەبەنە کۆ ڕەنگە نەپەنی بن و چێنابە بە چه شێوەیەکی ئەv دەکۆمنت ji کۆشکا سپی وەرن بێژن برن بۆ جەهێکی دن. ئەگەر ئەv یەک پشتڕاست ببە وێ دەمێ وێ ینی بگە ئاستا گونەهکاریەش بەرکۆ ئەv دەکۆمنتên نەپەنینە. سپاس صالح دەمیجەر ji navendê peyamên dengî Amerîka bimere bû piştî derbazkirina projeya yasaya kêmkirina helawsaniyan enflasyonê di encûmenê dabejbûyê sînatorên Amerîkî da komariyên civata sînatoran ku bi tevahî deng lê dijî wê projeyê aborî dana û di dijatîkirina projeyê de yekgirtîna hûşdariyê didin ku pejirandina qanûnê dê bibe sedema xercî û lêçonên bi zerar û ziyan. یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 زاینی زیاتر لە 300 میلیارد دلار لە وزەی پاک و چاکسازی کەش و هەوا لە خۆ دەگرێت کە گەورەترین وەبەرهێنانی لەم شێوەیە لە مێژووی ئەمریکادایە. شەوی شەمە لە واشنگتۆن ئەنجومەنی سنێت دەنجیدا کە مشتومڕ لەسەر ئەوە یاسایە دەست پێ بکات. وەک چاوەڕوان دەکرا هەموو دیموکراتەکان پەسەندیان کرد بەڵام هەموو کۆمارەکانیش دژی بوون. جێگری سەرۆک کاملا هارس دەنجی یەکلاکەرەوەیدا. لەم دەنگدانەدا 50 ئەرێ و 50 نەرێ هەن ئەنجومەنی سینات بە یەکسانی دابەش بووە. جێگری سەرۆک پەسەندی بەردەوامبوون دەکات و بەرنووسی یاساکەش تۆمار دەکرێت. ئەمڕۆداوە دوای زیاتر لە 1 دەمەتەقەی نێوان دیموکرات و کۆمارەکان دێت کە یەکتریان بە خەرجی بێسەر و بەرێ ئەم دوانە و تاکتیکی بربەستکردنی پێشتر تۆمەتبار دەکرد. ئەو جۆرە دەمەتەقانە وا دەکات تەواوی کاتی شەو لەسەر هەموو پێشنیازەکان بدوێت. ئەمە ڕادەی تێچووی خێزان ئەمریکایەکان خەرجی دەرمان تێچووی چاودێری تەندروستی و خەرجی وزەکەم دەکاتەوە. دەبێتە هۆی ئەوەی داهاتوێکی پارێزراوتر و جێگیرتر و پاکتر و گونجاوتر بۆ خێزانە ئەمریکایەکان دروست بکات. لە کاتێکدا ڕەنگە لە ساڵی یەکەم یان دووەمدا کاریگەری گەورە لەسەر هەڵئاوسان نبینین. وەزیرانی خەزێنە کە لە هەردوو ئیدارەکانی دیموکرات و کۆماریدا خزمەتیان کردووە پشتگیری لەم پرۆژە یاسایە دەکەن. سەناتۆر کونز لە درێژەی قسەکانی داکوتی پەسەندکردنی ئەم یاسایە دوای زنجیرێک سەرکەوتنی دیموکراتەکان و سەرۆک جۆ بایدن دێت. لەوانە پرۆژەی یاسایەکی سەربازانی دێرین، پرۆژە یاسایەکی سازکردنی چیپسی ئەلەکترۆنی کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی بەرهەمهێنانی ئەمریکا و کوشتنی ئەم دویانەی سەرۆکی ئەڵقاعیدا ئایمەنە زەواهیری. دیموکراتەکانی سەنێت دەڵێن لە ڕێگەی زیادکردنی باجی کۆمپانیەکانەوە بودجە بۆ یاسای کەمکردنەوەی هەڵاوسان دابین دەکەن. ئەمەش هەنگاوێک کە کۆمارەکان بە هەڵا ناوی دەبن. هەر کات ئێوە باجی نوێ دەخەنە سەر ئابووری ئێمە لە ڕاستیدا ئەوە بنەماڵەی ئاسایی ئەمریکیەکانن کە کاریگەری ئەو شتانە دەبینن. ئێستا بازەوە دەکەن کە کاریگەری لەسەر کۆمپانیا گەورەکانە، بەڵام کۆمپانیا گەورەکان نرخەکان بەرز دەکەنەوە کەواتە لە ڕوانگەی ئێمەوە دەبینین ئەو زیادکردانەی باج سەرنجام کەم دەبێتەوە و ئەمریکیەکان هەستی پێ دەکەن. سێناتەر ڕوان زاماژێ بۆش کرد ئەمە کاتێکی گونجاو نییە مەسەلەی چارەسەرکردنی گۆڕانی کەش و هەوا بێتە بەرباز. ئەمەش بە دوای راپۆرتێکی سەبارەت بەکاردێ کە لە چاوەڕوانی بەولاتر بوو لە دەمێکدا خاوەن پیشانی ئەمریکایی مانجی ڕابردوو 528,000 کاری دیکان زیاتر کردو و شوێنی کاریان گەڕاندوێتەوە سەردەمی پێش پەتاکە و بەنەزەنترین ڕادەی بێکاریش لە نێو سەدەیەکدا. سەلاحی پیرۆتی بۆ عەرەب ئەسەدی لە دەنجی ئەمریکا. بۆ زانیاری زۆرتر لەسەر پەسەندکردنی پرۆژە یاسای ئابووری دیموکراتەکان لە سینات و هەروەها کاریگەریەکانی ئەو پرۆژەیە لەسەر هەڵاوسانی ئەمریکا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح
کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڵێن پەسەندکردنی ئەو بەرنووسە لە سیناتی ئەمریکا چەندێک ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر هەڵاوسانەی ئەمریکا کە دەبینین ئێستا هەموو شتێکی گران کردووە. پێدەچێت کاریگەریەکە لە هەردوو مەودای مامناوەندی و کورتخایەندا دەربکەوێت لەبەرەوەی بۆ خۆت دەزانی ئەم بەرنووسە مشتومڕێکی ئێجگار زۆری لەسەرەوە بڕیاریشە ببرێتە ئەنجومەنی نوێنەران بۆ پەسەندکردن واتە ڕۆژی هەینی دەبرێتە ئەنجومەنی نوێنەران. بەڵام دوای ئەوەی کە سەرۆک بایدن ئەم بەرنووسە مۆر دەکات و دەبێتە یاسا وەکو زۆرێک لە ئابووری ناسان و چاودێر ئاماژەی پێدەکەن دەشێت ینی لە ماوەی ساڵی داهاتوودا بە تایبەتی کاریگەریە ئەرێنیەکانی دەربکەون. بەڵام لە هەمان کاتیشدا دەڵێن بۆ ئێستا پێناچێ ینی ئەوەندە کاریگەریەکەی دەربکەوێ کە بتوانرێت کۆمەڵە هیوای لەسەر هەڵ بچنرێ بۆ کەمبوونەوەی ئاستی هەڵاوسانەکە و یاخۆ ئەو ڕێژەی گرانی کە ئێستا لە بازاڕەکاندا هەیە. بەڵام لە هەموو بارەکاندا جەختێکی زۆر لەوە دەکرێتەوە کە پرۆژە یاسایەکی ئێجگار گرنگە و هەڵایسان کەم دەکاتەوە بە تایبەتی لە 1-2 ساڵی داهاتوودا. بەڵێن لە بەرنووسە پەسەندکراوەکەدا لە سیناتی ئەمریکا بەشێکی گرنگی پەیوەندی هەیە بە گۆڕانی کەشوهەوا و ژینگەوە کەواتە دەبێت پلانی جدی هەبێ بۆ کۆنتڕۆڵکردنی گازە ناسازەکانی ژینگەش. ئەو پلانانە چین؟ ئەو پلانانە وەکو لەم بەرنووسەدا ئاماژەی پێکراوە تەرخانکردنی نزیکەی 370 ملیارد دۆلارە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو گازانەی ژینگە ناساز دەکەن یاخو گازە ژەهراویکەرەکانی ژینگە. لە بیرمان نەچێ بەفراو پێشتر لە وەرزی زستاندا بوو دیموکراتەکان بەرنووسێکیکەیان خستە بەردەست بۆ دەنگدان بەڵام نەیانتوانی دەنگدانی پێویستی بۆ بەدەست بێنن یاخو سەر بکەون لەو هەوڵەیاندا کە بەرنووسێکی تایبەت بوو هەر بە ژینگەوە بە گۆڕانی کەشوهەوا. بۆیە لە ئێستادایانی پێدەچێت لەم بەرنووسەی کە پەسەند کراوە لە سیناتی ئەمریکادا بەشێک یاخو با بڵین تا ئەندازەیەک بەشێکی بەرچاوی ئەو بەرنووسەی پێشویان لەوێدا جارێکی تر دووبارە کردبێتەوە. ئەلبەتە ئەمەش هەمووی بە ئامانجی ئەوەی کە تا ساڵی 2030 بە ڕێژەی لە 140 ئەو گازانەی ژینگە ژەهراوی دەکەن کەم بکرێتەوە. هەرچەندە ژینگە پارێزان چالاکوانان ئاماژە بەوە دەکەنەوە ڕێژەیەکی کەمە بەڵام نکۆڵیش ناکەنەوەی کە سەرەتایەکی گرنگە. باشە پەسەندکردنی ئەم بەرنووسە چەندێک گرنگە بۆ دیموکراتەکان کە با بڵێن لە پەیوەند بە هەڵبژارنەکانی میترمەوە وەک دەزانی زۆرمان نەماوە و مانگی 11 دەست پێ دەکات. بەڕاستی ئەوەی کە دەبینێت لە ماوەی ئەم 1-2 ڕۆژەی ڕابردوودا ینی هەست دەکرێت کە بژانەوەی هیوایەک لە ناو دیموکراتەکاندا دروست بووە بە تایبەتیش کاتێکە لە سیناتە کاملا هەرس جێگری سەرۆکی ئەمریکا کارخۆشی سەرۆکی ئەنجومەنی سیناتی ئەمریکایە بۆ دەنجی یەکلاکەرەوە بۆ پەسەندکردنی ئەم بەرنووسە و لە ئەنجومەنی نوێنەرانیشدا کە ئێستاش دیموکراتەکان زۆرینەن تیایاندا چاوەڕوانی ئەوە دەکرێت بەبێ هیچ کێشەیەک دەربچێ. خاڵێکی زۆر گرنگ ئەلبەت ناکۆچی و جیاوازی ڕوانینیش لە ناو دیموکراتەکانیشدا هەبوو سەبارەت بەم بەرنووسە. بەڵام گرنگی هەڵبژاردننی میتێرم وای لێکردن تەواوی جیاوازیەکانیان وەلاوە بنێن هەمویان بە یەک دەنگ ئەم بەرنووسە پەسەند بکەن. بۆیە ینی پێدەچێت ئەم بەرنووسە لە لای دەنگدەری ئەمریکی هێندە کاریگەری هەبێ کە ئەو ئەگەرانەیە ئەو پێشبینیانەی پێشتر دەکران بۆ هەڵبژاردنەکانی میتێرم لە ئێستا هەتا مانگی 11 گۆڕانێکی بەسەردا بێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێن هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. وەزیری دەرەوەی تایوان ڕۆژی سێشەمە ڕایگەیان کە چین ئەو مەشقە سەربازیانەی وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە سەردانەکەی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەستی پێکردبوو وەک بیانوویەک بۆ ئامادەکاری بۆ داگیرکردنی ئەو دوورگە خۆ بەڕێوەبەریە بەکاریان دەهێنێ. وەزیری دەرەوەی تایوان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە تایپە گوتی کە تایوان کە چین ئیدعای دەکات بەشێک لە خاکی خۆیان ناترسێت تەنانەت لە کاتێکدا مەشقە سەربازیەکان بەردەوام بن و زۆر جاریش چین هێڵی ناوەندی نافەرمی لە تەنگەی تایوان پێشل دەکات و گوتیشی چین مەشقە سەربازیەکانی بەکارهێناوە بۆ ئامادەکاری بۆ لەشکرکشی بۆ سەر تایوان و ئاماژەی بەوەش کرد کە هێرشی ئەلکترۆنی و هەڵمەتی زانیاری هەڵەش لەلایەن چینەوە دەستی پێکردووە. قسەکانی وەزیری دەرەوەی تایوان لە کاتێکدایە کە چین ڕۆژی سێشەمە ڕایگەیاندووە کە بەردەوام دەبێت لە
ئەنجامدانی مەشق و ڕاهێنانی سەربازی لە دەریاکان و ئاسمانی دەوروبەری دوورگەی تایواندا. کامەلا هەرس جێگرا سەرۆکی ئەمریکی ئامادەی جیڤینەکە مەزنە کاربدەستین زانکۆین ئەمریکی بوو کو خەماخوا دیار دکن لەسەر کاریگەریە بریارە هەڵوەشاندنە قانونە فدرالیە ji berbirinê ji aliyê dadgeha bilind a Emerîkî ve Wezîrê Perwerdeyê bi Xanim Harris re amadeyî civîna mişt û mirê bû bi jimareka serokên zankoyan re. Xanim Harris got piraniya xanimên ku dê bikevin jêr karîgeriya biryara dadgehê dê jiyê 20 heta 29 saliyê de ne û gelek ciwana jî xwendekarên zankoyan yan jî dê dest bi xwendina xwe bikin li zankoyan. Wê xema rêveberiya Biden nîşan da û got divêt me bawerî bi jinên Emerîkî hebe dema ew biryarên herî giring li ser jiyana xwe didin û divêt hikûmet biryaran li şûnawan nede. سەرۆک جۆ بایدن و خانمی یەکەم جیل بایدن دوای گەشتێک بۆ کێنتاکی بە مەبەستی سەردانیکردنی شوێنە زیان لێکەوتوەکانی زریان و لافاوە کوشەندەکەی ئەو ناوچەیە گەڕانەوە بۆ واشنگتۆن. بایدن پێش گەڕانەوەی بە تونێکی هێوابەخشەوە گوتی پێم وایە ڕۆژێکی خۆش بوو گوتیشی زۆر شت لە کێنتاکی ئەنجام دەدەین. لە دوای لافاوەکەی مانگی ڕابردوو لە ناوچەیە لانیکەم 37 کەس گیانیان لەدەستداوە. خزمەتگوزاری کەشناسی نیشتمانی ڕۆژی یەکشەمەش ڕایگەیاندووە لافاو هێشتا مەترسیدارە و هۆشداری داوە لە هەورە تریشقەی زۆر و زیاتر تا ڕۆژی پێنجشەمەش. سەرۆک جەختی لەوە کردەوە کە سیاسەت هیچ جێگایەکی نییە لە کاتی کارەساتەکاندا و ئاماژەی بە شەڕە سیاسی بەردەوامەکانی لەگەڵ میچ مەکانێڵ سەرۆکی کۆماریەکانی ئەنجومەنی سینات لە ویلایەتی کنتاکی ئەمریکا کرد. گەشتەکەی ڕۆژی دووشەمەی بایدن دووەم گەشتی سەرۆک بووە بۆ ئەو ویلایەتە لە وەتای دەستبەکاربوونی لە کۆشکی سپیەدا. کوشتنا زلامەکی مسلمان ڕۆژە ئەین لە باژارێ ئەلبوکورکیە ویلایەتە نیو مەکسیکۆی ئەمریکی قوربانیە چارەیە مسلمان بوو دەمێ نەحمەهاندا لە هەمان باژێڕی. یەکەم جار زەلامەکی ئەفغانی پار هات کوشتن. دپێ ڕاوبەری دوو هەفتیان دوو زەلامên پاکستانی و ئامادەی مزگەفتدا باژار دبوون ئەو ژی هاتن کوشتن. کوشتنا بان چار مسلمانان لێ نیو مەکسیکۆ ترس دناف مسلماناندا پەیدا کردیا و کاربەدەست jî لە zê li naskirina berpirsê van tawana dikin. پۆلیس بە دوای ئۆتۆمبیلێکی جۆری فۆکسواگن جێتا یان پاساتی خۆڵەمێشیدا دەگەڕێت کە پەیوەندی بە کوشتنی 4 مسلمانەوە لە شاری ئەلبۆبەرکی لە ویلایەتی نیو مەکسیکۆ هەیە. ئەگەر ئۆتۆمبیلێکی جۆری فۆکسواگن پاسات یان جێتا بە ڕەنگی تۆخی 4 دەرگا دەبینیت هەندان دەدەین بەم زانیاریانە پەیوەندی بە پۆلیسەوە بکەن. بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە ڕۆژی یەکشەمە وێنەی ئۆتۆمبیلەکەی بڵاو کردەوە. تیم کێلەر سەرۆکی شارەوانی لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەوانان بەڵێنی دایارمەتی خەڵکی بدات بۆ دۆزینەوەی ئۆتۆمبیلەکە. دەمانەوێت هەمووان ئاگاداری ئەم ئۆتۆمبیلە بن ئەوەی لە ناوەندی نیو مەکسیکۆ دەژی و دەبێت ئەم ئۆتۆمبیلە بدۆزینەوە. پۆلیس و دەستگا فیدراڵیەکان لێ کۆڵینەوەیان لە کوشتنی 4 پیاوی مسلمان کردووە بۆ ئەوی بزانن ئایا کوشتنەکەی کە دواییان ئێوارەی هەینی ڕوویدا بوو پەیوەندیان بە یەکترەوە هەیە یان نا. لە کاتێکدا پارێزگاری ویلایەتەکە بە کوشتنی بە ئامانج ناودێری کرد. من ئێجگار لەم دۆخە تووڕم. پێویستە هەموو خەڵکێکی نیو مەکسیکۆ دژی ئەم جۆرە ڕقوکینەیە بوەستێت کە لەم شارەدا جێگەی نییە و لە ویلایەتی ئێمەدا جێگەی نییە. پۆلیسی ویلایەتی نیو مەکسیکۆ نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI خزمەتگوزاری مارشەڵەکانی ئەمریکا لە نێو چەند دەستگایەکدان لە لێکۆڵینەوەکەدا بەشدارن. شایان پاشا بۆ راپۆرتی بەرنارد پارێرا دەنی ئەمریکا واشنگتن. پشتەوانی ئۆلداریشی عامقدا سەر داخوازە هەلوەشاندنە پەرلەمانی عێراقی دیکن و هەڵبژارتنی نو گەلۆ ئەو هیڤیا چ دەستکەفتانە. پامنێری مە راپۆرت هەنا و مەژی شرۆڤەکارێک میوان کردیە. بەڵام پاش وەرگرتنی ناوبڕێک و دەگەڕێنەوە دواتر لای هەواڵەکان و راپۆرتیش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
هەڵبژاردننی پێشوەخت ئێستا بووەتە داوایەکی سەرەکی بۆ ڕەوتی سەدر و بەشێک لە شەقامی عێراقیش، هەرچەندە هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن بە هەڵبژاردننی پێشوەخت دۆخی عێراق باشتر نابێت و ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش ئەنجام بدرێت هیچ کاریگەریەکی لەسەر چارەسەرکردنی دۆخی ئاڵۆزی عێراق نابێت. زۆرێک لە مامۆستایانی زانکۆکانیش دەڵێن ئەگەری هەڵبژاردننی پێشوەخت نزیکە و دوور نییە ڕوو بدات. ناکۆکیەکانی پێگەێنانی حکوومەت لە عێراق و دابەشبوونی جەمسەرە جیاوازەکانی شیعە دوجار نەتوانرا هەنگاوەکان بۆ پێگەێنانی کابینەی نوێ بنرێن. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن هەڵبژاردننی پێشوەختەش ناتوانێت دۆخی شڵەژاوی عێراق بەبێ ڕێکەوتنی وڵاتانی دەسەڵاتدار لە عێراق چارەسەر بکات. عێراق وڵاتی معجیزە سیاسیەکانە، ئەو وڵاتەیە کە هەموو شتێک دەشێتیدا ڕوو بدات و بارودۆخی سیاسی لە عێراقها بە هەموو پێوەرە سیاسیەکان لە گرێژنە دەرچووە. بە پێی شیکردنەوەی سیاسی من نە هەڵبژاردننی پێشوەخت نە پێکهاتنی پێکهاتەکانی نێو عێراق دەتوانێت دۆخی عێراق سەقامگیرکە، بەڵکو تێپەڕاندنیان بارودۆخە پێویستی بە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەیە لە نێوان ئەو جەمسەرانەی کە تەدەخولەکەن لە ڕێخستنی سیاسەتی عێراقا. بەشێکی دیکە لە مامۆستایانی زانکۆ دەڵێن ئەو دۆخی لە عێراق هەیە جیاوازە. لە کاتێکدا کابینەی پێشتر کارەکانی تەواو نەکرد هەڵبژاردننی پێشوەختەی بە دوای خۆی داهێنا. ئێستاش دوای هەڵبژاردن دۆخی عێراق زیاتر ئاڵۆز بووە. بەشێکی زۆر لە داواکاریەکانی هەڵبژاردننی پێشوەختەش بۆ هۆی ناڕزایی لایەنە سیاسەکانەوەیە لەو دەنگانەی کە بەدەستیان هێناوە. شارەی عێراقی و بەتایبەتی کوتلەی سەدری داوایەوەکەن کە جارێکی کە ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە کە و هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێتەوە. بەڵام ئەم داواکاریە وەکو ئەوەی ئێمە کە بینین زیاتر داواکاریکی سیاسیە. پێشتر ئەکرێت بوترێت کە داواکردنی هەڵبژاردننی پێشوەختەی پێشووتر داواکاریەکان داواکاری خەڵک بوون لەبەرەوەی کە حکوومەت نەیەتوانی خزمەت گوزارەکان پێشکەشکا. بەڵام ئێستا زیاتر کوت لە سیاسیەکان بۆیە داواکەن کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە بۆی لە دەرەنجامی انتخاباتەکە و بەدڵیان نەبووە تەسەوڕەکەی شارەی عێراقی زەخت بکات هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق دووبارە بکرێتەوە و جارێکی کە پرۆسی سیاسی لە عێراق بەبنەوەست بکات. هەندێک لە مامۆستایانی زانکۆ دەڵێن دۆخی ئێستای عێراق قۆناغی چەقبەستووی سیاسیە، بەڵام جەنگ ڕووی نەداوە. ئەگەرچی ئەم مێژووە هەر لە عێراقیش هەبووە، گرنگە کورد ئەم دۆخی عێراق بخوێنێتەوە کە خۆی مێژوەکەی بینیوە. لێکەوتەی ئەم ئاڵۆزیانەی کە ئێستا لە عێراق هەیە دوور نییە لە داهاتوودا لێکەوتەکانی بەرکوردیش بکەوێت. لە ڕاستیە ئێستا عێراق لەو بارودۆخایە کە خەڵک داوای هەڵبژاردننی پێشوەختەیە کاتەوە جارێکی کە تەیاری سەدری کە بە کردار ئێستا تەحەکوم بە شەقامەوە ئەکات و لایەنگرەکانی پەکخستنی تەشکیلی حکوومەتیان پەکخستووە بە کاندیدی پێشنیازکرا و ڕازی نابن بۆ سەرۆکۆزیران و لە بەردەم پەرلەمانە جەنابەت ئەزانی چادرگایان هەڵداوە. داواکاری سەرەکیان ئەوەیە کە گفتوگۆ ڕەت ئەکەنەوە، داوای هەڵبژاردننی پێشوەختەیەکەن و ڕۆژانە بەشێک لە هێز و لایەنە سیاسەکانی کەش پشتیوانی بۆ دەرئەبڕن و ئەوانی کەش تا ڕادەیە قەناعەتی تەواویان هەیە بەوەی کە هەڵبژاردن کرێ، بەڵام لەسەر شێوازی میکانیزمەکەی و ئەرکی کۆمیسیۆن یاخود هەڵبژاردنەوەی یاخود حکوومەتی کازمی ئەتوانێت بەم کارە هەڵسەیانە لەسەر وردەکاری و دیاریکردنی میکانیزمەکە گفتوگۆ ئەکەن. لەگەڵ ئەوەی ڕەوتی سەدر داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکات، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئاماژە بۆ دەکەن هیچ هەوڵێک لە ئارادا نییە بۆ پرسە. هاوکا لە ڕووی یاساییەوە پێویستە حکوومەت پێک بێت و پەرلەمان کۆ ببێتەوە و ئەو کات بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بدرێت کە ئەم هەنگاوەش بانگاوێکی قورس دەبینرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. قالوا مقتدى الصدر بهيفيا تشد دسكفتا جوان داخوازان بيش بينيا تشد سيناريويان تكرن وريكن دركتني جوي كريزا سياسية عراق بكي وجكو دري دس بيدكن بمرة دكتور محمد صالح ليكوليري برسن لرسلاتا نافاراس لباجار هرسنبورغي ولايتا فرجينيا بياني باش دكتور دميس بزانم صدر بتمايتشي بتايبتيش كاتب باسي شورش دكا ئەم کاتەی جەناب و بینەران و بیسەرانیەوەش باشکاک دەخیل
لە ڕاستیە خوێندنەوەی مێشکی کەسێکی وەکو موقتەدا سەدر ئاسان نییە، چونکو یەکێک لەو خاڵانەی کە زۆر زەقە بە ڕەفتاری سیاسی سەدرەوە لە ماوەی دوودەی ڕابردووە توانی بڵێ ئەوەیە کە جۆرێک لە میزاجی بوون و غەیری قابلی پێشبینی بوون بە بڵێن جوڵانەوەکانیەوە یان جوڵەکانیەوە بە بەردەوامی دیار بووە، بەس ئەوەندەی کە پەیوەندی بە تموحاتی شخصی خودی سەدرەوە هەیە ئەوە ڕوونە کە سەدر بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە شیا و موئەهل ئەزانێت بۆ ئەوەی کە ببێت بە کەسی باڵادەست و یەکەم لەسەر دیمەنی سیاسی شانۆی سیاسی عێراقی و لە دوایە و ئەنجامانەشی کە لە دوایین هەڵبژاردن لە مانگی ئۆکتۆبەری ساڵی پار بەدەستی هێنا ئەو بڵێن ئەو خەون و ئەو هیوایەی بەلانی کەمەوە بەدیدی خۆیەوە زۆر زیاتر لە جاران لە واقع و لە ڕاستی نزیک بوویەوە و سەدر لە بەرامبەردا جۆرە بڵێن هەڵوێستێکی توند و لێخۆشنەبوونی هەیە بەرامبەر بە کوتلەیان بلۆکی تری سەرەکی سیاسی شیعە لە عێراقدا کە پێی وایە ڕێگریان کرد لەوەی کە بتوانێت حکوومەتێکی زۆری نەپێک بهێنێت بتوانێت ئامانجەکانی خۆی بەدی بێنێت. دکتۆر ینی قسەیەکی ئاماژە بە شتێکی ئەوە کە بسەد دەوێت باڵا دەست بێ، هەڵبەت ئەمە نیازی هەموو کەسێکە، بەڵام بۆ کەسێکی وەکو موقتەدا ئەسەدر ئەوێ باڵا دەست بێت لە سیاسەتی عێراق یان لە شانۆی سیاسی یانش ئاینی، چونکە دوو بۆچۆن هەیە لەسەر حەزەکانی موقتەدا سەدر. پرسیارێکی زۆر باشە. لە ڕاستیە موقتەدا سەدر خۆی بە هەردوو شێوەکە وێناکە، بەڵام بە شێوە سەرەکیەکەی خۆی وەکو کەسێکی پیاوێکی ئاینی ئەبینێت و لەو ڕوەشەوە بڵێن سەرمایەیان کاپیتالێکی بنەماڵەیی زۆر و زەبەندە و بەهێزیان هەیە. ئەبێ ئەوەمان لەبیر بێت کە موقتەدا سەدر کوڕی محەممەد سادق سەدرە و بنەماڵەکەیان مێژوویەکی سیاسی کۆنی هەیە، چ لە بزاوتی گشتی شیعی سیاسی لە عێراقدا و چ لە ناوچەکەشدا و لە هەمان ئەو خێزانە بەرفراوانەیە کە بۆ نمونە ئیمام موسای سەدر یا محەممەد باقر سەدر کە وەکو باوکی ڕۆحی بزوتنەوەی سیاسی شیعە لە عێراقدا ئەنرێ لەو بنەماڵەیە هاتووە. بۆیە لەو ڕۆژەوە ئەوە واکات کە ئەو بەرکەوتنەی سەدر لەگەڵ بڵێن هێزە سیاسیەکانی تری ناو عێراق و هێزە شیعیە سیاسیە بڵێن دەرەکیەکان بۆ نمونە ئێران بەریەکەوتنێکی جدی بێت. موقتەدا سەدر خۆی بە کەسێک نابینێت کە شوێنکەوتەی کە دەبێت شوێنکەوتەی بۆ نمونە هێڵی سیاسی شیعە لە ئێران بێت یان خۆی بە شوێنکەوتی خامنەی بزانێت بە ئەو سەرمایە سیاسی و بڵێن دینیە بە پلە یەکەم دینی و سیاسی و کۆمەڵایەتی کە هەیە زۆر بە زیاتر لەوە دەزانێت کە خۆی بکات بە شوێنکەوتەی کەسێک یانێکی تر لە عێراقیان لە دەرەوە. دکتۆر محەممەد چێ دەتوانێت ناو بژیوانی بکاتن لە وەسع عێراقی ئێستادا و ڕێگای دەرچوون لەم قەیرانە لە چی و بە کێ دەست پێ دەکاتن بەڕێیتەوە؟ لە ڕاستیە دۆخەکە ئەم جارە لە جارەکانی تر لە هەڵبژاردنەکانی تر زۆر دژوارترە. ئەگەر لە بیرمان بێت جاران هەمیشە جۆرێک لە بڵێن دەستێوەردانیان بەشداربوونی ئێرانی و ئەمریکی هەبوو کە سەرڕای هەموو ناکۆکیەکان لە قۆناغە سەرەتاییەکان بڵێن لە دوا قۆناغ و دواجاردا قسەی کۆتایی و یەکلایەنە لە لای ئەو دوولایەنە دەبووە بە تایبەت بە شێوەیەکی گشتی ئێرانیەکان. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و ئەو بنبەستە سیاسی دروست کردووە کە زیاتر لە دەمانگ لە دوای هەڵبژاردنەکان هیچ هیوایەک بۆ دەرچوون نییە بەڕاستی هیوایەکی مەلموس بەلانی کەمەوە تاوەکو ئێستا ئەوەیە کە سەدر بڵێن شوناس و هەویەی سیاسی خۆشی لە بەرامبەر ئێران داوێنا دەکات و لە هەمان کاتا لە بەرامبەر ئەمریکیەکان. یەکێک لەو دروشمە سیاسیە زۆر بڵێن بەرچاو زەقانی کە سەدر بەکاری هێناوە دروشمی لا شەرقی و لا غەربیە یان بڵێن نە ڕۆژاوانە ڕۆژهەڵات کە وەک ئاماژەیە بۆ ئێران و ئەمریکا و ئەم دژە ئەمریکا بوون و دژە ئێرانی بوونە لە گوتار و بڵێن دیسکۆرسی سیاسی سەدر و بزوتنەوەی زۆر دیارە. بۆیە ئەمە واکە کە تەنانەت ئێرانیەکانیش هەتاوەکو ئێستانیان توانیوە
سەرکەوتوو بن کە لەگەڵ دانەشعەکانی تر. دکتۆر محەممەد لە سەرەتای دەرکەوتنی سەدر لە عێراقا دوای ڕوخانی سەدام هەر دژی ئەمریکا بووە، بەڵام مامەڵەی ئەمریکیەکان لەگەڵ قەیرانی ئێستای عێراق چۆن دەبینی؟ لە ڕاستیە ئەمریکیەکان جۆرێک لە بڵێن پاشەکشەکردنیان پێوە دیارە، هەرچەندە کە بڵێن لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردنە پێشوەختەکەەوە ئەو پرۆسەی کە دەرەنجامەکەی گەیشتە ئەنجامدانی هەڵبژاردن بەشداریەکی چالاک و کارایان هەبوو تا ڕادەیەکی بەرچاو، بەڵام لە دوای هەڵبژاردنەوەکە بە شێوەیەکی گشتی وەکو تەماشاکەرێک وەستا و نووسێت دەکەن و بەتایبەت لەم دۆخەی کە ئێستا هەیە هیچ جۆرە لە ڕاستیدا بەشداربوونێکیان هەوڵێکی جدی دەستپێشخەریەکی ئەمریکی نابینرێت. ئەکرێت هۆکارەکانی ئەمە زۆر بن، بۆ نمونە ئەو دۆخەی کە لە نێوان لە ئاستی جیهانی لە نێوان رووسیا و ئوکرانیا هەیە، بەم دوایانە ئەمریکا و چین و تایوان و بڵێن کێشەی ئێران و مەلەفینەوەی ئێران لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی لە ناوچەکە، هەموو ئەمانە واکات کە سەرقالبوونێکی جدیتر لە ئارادا بێت بە نیسبەت ئەمریکیەکانەوە. بەڵام لە هەمان کاتیشا لە ڕاستیە زۆر ئەوە ڕوون نییە کە سەرمایەی سیاسی ئەمریکیەکان لەم ڕۆ چەندە لە دۆخی ئێستای عێراق، بەگشتی ئەو لانانە بڵێن ئێستا ناڵین چی دەکەن چی ناکەن باشکرایی لە ئەمریکا ببورن. بەڵێ ببورە تا ئێستاش ئەمریکیەکان ناڵێن چی دەکەن چی ناکەن، ینی بە شێوەیەکی ڕاگەێرا و باسییان نەکردووە. دکتۆر محەممەد ساڵح لێکولەری پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شاری هەرسمبۆرگی ویلایەتی ڤرجینیا لەگەڵ مامو. زۆر سوپاس. زۆر سوپاس بۆیەوەش. پێنتاگۆن ڕۆژی دووشەمە 1 ملیارد دۆلاری وەک هاوکاری سەربازی نوێ بۆ ئوکرانیا ڕاگەیان، لە نێویاندا موشک بۆ سیستمی هایمارس کە یارمەتی هێزەکانی کیفیان داوە هێرش بکەنە سەر سەربازانی رووسیا لە پێش هێڵەکانی پێشەوە. هەروەها بە پێی بەیاننامەکەی وەزارەتی بەرگری ئەمریکا، پەکێجەکە موشکی زیاتر بۆ بەرگری لە بەرامبەر فڕۆکە و موشکەکانی رووسیا و موشکی دژە زرێپۆش و تەقەمەنی دیکەش لە خۆ دەگرێت. بڕی ئەو هاریکاریە ئەمنیانەی ئەمریکا پێشکەشی ئوکرانیای کردوون لە وەتای هێرشی رووسیا بۆ سەر وڵاتە 9.1 ملیارد دۆلار بوو. ئەنتۆنی بڵینکن وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی بەردەوام دەبین لە ڕابێژکاری لە نزیکەوە لەگەڵ ئوکرانیا و زیادکردنی سیستم و توانە سەربازیەکانی ئوکرانیا بۆ ئەوەی جیاوازی لە بەرەکانی شەڕدا دروست بکات و پێگەی کۆتایی ئوکرانیا لەسەر مێزی دانوستان بەهێز بکات. دووشەمێ سەرۆکی ئوکراینە ڤلادیمیر زەلەنسکی گوت کو شەڕی رووسیا لە دژی یان گورجستانی لە دەستپێکە مەها 8 تەباغا 2008 بە هەمان شێوەیە شەڕی نەهای رووسیایە لە دژی وڵاتیوی. دێ پەیامێکی ڤیدیۆیدا شەویدی زەلەنسکی گوت ڕەتکردنا وێ ساڵی یا داخوازە ئۆکراین و گورجستانیش بۆ ئەندامەتیا ناتۆیە وێرەکیا سەرۆکاتیا رووسیا زێدەکردبووی گوت ژی ئالۆزیên وی دەمی گەلکی نزیکی ئالۆزیên ئیرۆنە بتەنێ نەها جیهان وێ ڕاستیە ناز دەکە کە چاوا پێدیوی بەڕێکن ڕێگرتنێ لێ دوژمنکاریە رووسیا هەیە و کا چاوا زۆرداران یان زۆردار بکەون پێش عەدالەتێ. سەرۆکی ئوکراینە ڕژدی لێ دانانا دۆرگرتنان کرد لە دژی سازیا ناڤۆکیە رووسیا ji ber پیشاندانا گەفên navokî li dôrûberên kargeha navôkiya Zaporojya duh رووسیا و ئوکراینە هەفتوو تاوانبار کرد بە بمبارانکردنا مەزنترین سازیا ناڤۆکی لە ئۆروپا و لە باشووری ئوکرانیایە. ڕۆژی سێشەمە موشکێکی رووسی کە مانگێکی دەستکردی ئێرانی هەڵگرتبوو بە سەرکەوتووی ڕەوانەی واڵای ئاسمان کرا. ئەمەش لە کاتێکدایە کە مۆسکۆ و تاران لە بەرامبەر گەماڕۆکانی ڕۆژاوادا هەوڵی دروستکردنی پەیوەندیەکی نزیکتر دەدەن. مانگە دەستکردەکە کە ناوی خەیامە ڕۆژی سێشەمە لەلایەن موشکێکی رووسیەوە لە بنکێکی واڵای ئاسمانی رووسیا لە باشووری کازاخستان هەڵدراوە. تاران ئەو بانگەشانەی ڕەتکردەوە کە ئەگەری هەیە مۆسکۆ مانگە دەستکردەکە بۆ بەرزکردنەوەی توانە هەواڵگریەکانی لە ئوکرانیا بەکاربهێنرێت و ڕایگەیاندووە ئێران لە ڕۆژی یەکەمەوە کنترۆڵ و ئۆپراسیۆنی تەواوی بەسەردا دەبێت.
ڕۆژنامەی واشنگتۆن پۆست هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە بەرپرسانی ئەمریکان نیگەرانن لە هاوکاریە واڵایە ئاسمانیەکانی نێوان رووسیا و ئێران و ترسیان هەیە کە مانگە دەستکردەکە نەک تەنها یارمەتی رووسیا بدات لە ئوکرانیا بەڵکو توانایەکی بێوێنە بۆ ئێران دابین بکات بۆ چاودێریکردنی ئەگەری ئامانجە سەربازیەکانی لە ئیسرائیل و ناوچەکە. ئێران دەڵێ ئەم مانگە دەستکردە بۆ توێژینەوەی زانستی و چاودێریکردنی ژینگە و بە مەبەستی کشتتوکاڵی دروستکراوە. ئیرۆ سێشەمێ بەهای نافتێ دا کەت دەماکو بازرگانان چاو لە پێشکەتنێن هەری داویên دانوستاندنên vejandina peymana navûkiya sala 2015 bi Îranê re heye ku dê rê li pêş zêdekirina hinardekirina nafta xaf veke. Bihayê bermîleka naftê ji $100 kêmtir bûye. Bazarê naftê divan demên dawî de ji ber tirsa pajveçûn û raketinên aborî di jêr fişarê debû tevî ku bihayê bazarê Brent ji Nîsana 2020 verde kêmbûna heftaneya herî mezin bixwe dîtiye. چەند ڕۆژ پێشستا کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕایگەیان دەستێک لە پێشمەرگەکانی لە ناوچەی سۆمای سەربەشاری ورمێ لەلایەن هێزەکانی ئێرانەوە دەست بەسەر کراون و وەزارەتی اطلاعاتی ئێرانیش پێشمەرگەکانی کۆمەڵەی بە هەوڵدان بۆ تەقاندنەوەی ناوەندێکی پیشەسازی سەربازی ئەو وڵاتە و کارکردن بۆ دەستگای هەواڵگری ئیسرائیل تۆمەتبار کردووە. کۆمەڵە تۆمەتەکانی وەزارەتی اطلاعاتی ئێرانی ڕەت کردوێتەوە و دەڵێت کۆماری ئیسلامی ئەو پرۆژەیە وەکو بیانوویەک بۆ سەرکوتی زیاتر لە کوردستان بەکاردەهێنێ. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسە عەبدوڵڵا ئازەربار ئەندامی دەفتەر سیاسی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانمان لەگەڵا. کاک عەبدوڵڵا وێرای سڵاو سپاسم بۆ ئامادەبوونتان. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین. هیچ زانیاریەکی نوێتان دەستکەوتووە سەبارەت بە دۆخ و ڕەوشی ئەو پێشمەرگانەی دەست بەسەر کراون؟ پێدەچێت هەڵەیەکی تکنیکیمان هەبێت و دەنگی میێوانەکەمان نییە لە ئێستادا. ئەو جار دەنگم هەیە؟ بەڵێ 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 دەنگتان هەیە. سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویستان. بەداخەوە دەبێ بڵم تا ئێستا هەواڵێکی دقیق لە ئەم هەوڕێ پێشمەرگانەمان بەداخەوە نییە. لە جیرانیان ڕاگەیاندنی داوە کۆماری ئیسلامی تا ئێستا لە دووسێ جێگا ڕاگەیاندنی داوە. جارێک کوتوێتی چەند کەس لە پێشمەرگەی کۆمەڵەمان دەستگیر کردووە. هەرو جۆرەی بۆ خۆتان باستان کرد کە بۆ هەوڵدان هەیەکی دیکەی نێو بردەوە و ئێمە ئەوانەمان وە درۆ خستۆتەوە. دواتر کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی هانا و هەنگا و ئەم ڕێکخراوە مافی مرۆڤ و چالاکانی مەدەنی کەمپەینیان وەڕێخست و ڕاگەیاندنیاندا و ناوی ئەم کەسانیان بڵاو کردەوە. کۆماری ئیسلامی بە شێوەیەکی نیوە فەرمی ڕایگەیان کە و وێنانەوە و کەسانێک کە بڵاو بۆتەوە لە تۆڕ کۆمەڵایەتەکان هەرو کەسانن کە ئێمە دەستگیرمان کرد. باشە کاک عەبدوڵڵا ئەوەندە کاک عەبدوڵڵا ئیطلاعاتی ئێران ڕایگەیاندووە کە پێشتر ئاگادار بووە لە چالاکی پێشمەرگە دەست بەسەر کراوەکان و بەوردی چاودێری کردوون. ئایا ئەمە ئەوە دەگەێنێت کە لە نێو حزبی با بڵێن لە ناو خودی حزبەکەی خۆتاندا کەسێک راپۆرتی پێشمەرگەکانی داوە یان ئەو پێشمەرگانە بەڕێکەوت کەوتونەتە بۆ سەی هێزەکانی کۆماری ئیسلامیەوە؟ بە دڵنیاییەوە پێشمەرگانە بەڕێکەوت کەوتونەتە بۆ ساڵە. ئەوانەی کە ئەو دەیڵێ هەم شەڕێکی نەفسیە لە دژی کۆمەڵە و خەڵکی کوردستان دەیکا، هەم دەیهەوێ ئەو ئابڕوچوونە گەورانەی کە لە ماوەی ڕابردوودا لە بۆشایی ئەمنی لە خۆیدا پێکات بوو ئەوانە قەرەبوو بکاتەوە. بڵێ ئێمەش ئیشراف و توانایی زانیاریمان هەیە، ئەوە شتێکی بە هەڵکەوت نەبوو، ئەوە تەسادفێک نەبوو بۆ ئێمات بێتە پێشێ بەڵکەوانە ئیشرافی اطلاعاتین توانایی های زانیاری و سەربازیە من وەدەیهەوێ لە پەنا ئەم ڕووداوە واقعیەوە ئەم جیرانەوە کۆمەڵێک شتی دیکە دروست بکاکەوانە ناواقعی وەدەیهەوێ پەڕووباڵی پێبداوە وەسعەتی پێبداوە و بیکاتە شتێکی گەورەتر. دەنا هیچ ڕێکێ ناچێ احتیمالی ئەوەی کە هەمیشە لە نێو بزوتنەوەهای ڕزگاری بەختی ئازادی خوازانەدا خەڵکی نەیار بتوانێت دەوڵەتە بەهێزەکان بیچنێ
ئەوە تورکیەش دەتوانێت ئێرانیش دەتوانێت عێراقیش توانیوێتی وڵاتانیش دەتوانن ئیسرائیلش لە فەلەستین دەتوانێت بەڵام ئەوەی کار ناکرێت کە ڕەنگ بێ ڕۆژێک لە ڕۆژان کەسێکیش دەنێو ئێمە پەیدا ببێ یا بووە لە ڕابردوودا دەکارکا بۆ دەستگایەکی هەواڵگری دوژمن کەیسە مەربوط نیە. بەڵێ کاک عەبدوڵڵا باسی ئیسرائیلی شت کرد وەک دەزانن دوای کوژرانی هەندێک زانا و ئەفسەری بەرزی سوپای ئێرانی کە لە پرۆژەگەلێکی ئەستیاردا کاریانە کرد دەرکەوت کە هێزی دەستگامیەکانی ئێران لە ناوەوە زۆر لاواز بووە کۆماری ئیسلامی پەنجەی تاوانی بۆ موساد ئیسرائیل ڕاکێشاوە وەک دەزانی بەڵام زۆر لە چالاکوانانی ئۆپۆزیسیۆن لەوە دەترسن کە ئەم شکەستە گەورانەی دەستگامیەکانی ئێران هۆیەک بێت تا هەڵ بدەن لە دەرەوە تۆڵە لە ئۆپۆزیسیۆن بکەنەوە تا هەڵ بدەن وەک جەنابیشت ئاماژەت پێکرد لەو ڕێگایەوە ئەو شکەستە گەورانەی ناوخۆ قەرەبوو بکەنەوە کە ئابڕوچوونێکی گەورە بوون بۆ دەستگا با بڵێن ئەمنیەکانی ئێران پێ دوایە دەست بەسەرکردن و تۆمەتبارکردنی ئەندامەکانتان بەشێک بێت لەو پلانانەی ئێران بۆ ئەوەی کەمێک با بڵێن باری لەنگی معنەوی خۆی ڕاست بکاتەوە بەدڵنیاییەوە هاوڕام من پێم وابێ دوو سێ شتی تێدایە ئەوڵەن کۆماری ئیسلامی لە ماوەی ڕابردوودا زەرەباتی زۆر قوسی خواردووە لە دەستگا ئەمنیەکانی ڕۆژاوایی و دەرەوە و ئیسرائیل و ئەمانە هەم خەڵکی لێ کوژراوە هەم خەڵکی لێ ڕفێنراوە هەم خەڵکی لێ ئینترڤیو کراوە لە ناوخۆی ئێران هەم هێرش کراوەتە هێرشی سایبەری کراوەتە سەر ناوەندە ئەتۆمی و شتەکانی هەم گەمارۆ دراوە ئەو پرۆژەی ئەو دەستی پێکردووە پرۆژەیەکی زۆر نائاقلانەیە بەپێی ئامارەکانی کۆماری ئیسلامی لە چەند ساڵی ڕابردوودا 128 بەرابەری تێچووی ئەوەی بووە ئەگەر ئەوەندە مەوادە کە ئەو دروستی کردووە مەسەلەن لە بازاری ئازاد بیکڕێ ئەوەندە کەیکی زەردە ئەوەندە ئۆرانیۆمام ئەوەندە میلە سوختیە ئەوەیە بۆیە ئەوە زۆر ڕوونەکە و بە شوێن شتێکی سڵحاویەوە نییە و بە شوێن چەکی ئەتۆمی و ئەم جۆرەشتانەوەیە کە دنیاش لە ڕێگەهای جۆراوجۆرەوەمانەعی بووە بەڵام هەر کاتێک ئەم شکستانە دێنێت چە مزاکرەی کردو لەگەڵ ڕژیمی بەعز دوای شەڕ و شەڕیان ڕاگرتووە چه دواتر لە بزوتنەوەکانی ئێراندا چ لە حتاوەکوونێ بزوتنەوەی هەشتی ئێراندا کە 2009 بوو بە ناڕزایەتی بەم هەڵبژاردنانە کوردستان یەکێک لە قۆچە قوربانیەکانی بوو زەهری چاوێکی لە کوردستان هەمیشە گرتووە نیشانی داوە کە دەزانێت کوردستان پتانسیێڵێکی هەیە لە کاتی وادا زەرفیەتێکی هەیە تەحەزوبیەت لە کوردستان زۆرترە بەدیل لەوێ زۆرترە بۆیە تۆڵەکە لە کوردستان دەستێنێتەوە و دیواری لە کورد نزمتری کەمتر باشە کاک عەبدوڵڵا هەندێک لە چالاکوانانی تۆڕە کۆمەڵایەتیەکان من سەرنجم دابووە سەر کۆمنتەکانیان ڕەخنە ئاراستەی کۆمەڵە دەکەن کە دەبوو زیاتر بەرپرسیار بێ لە ئاستی گیانی پێشمەرگەکانیا و پیان وایە ناردنی پێشمەرگەکان بۆ ئێران هەڵە بووە وەڵامی ئێوە بۆ ڕەخنانە چییە؟ ئێمە ئەو بەشێک لەو چالاکانە کە حتمما لە ڕووی دڵسۆزیەوە ئەم کارە دەکەن پیان وهەیە ئێمە یەک جارمان ئێمە چالاکی کردووە ئەو جارش سەرکەوتوو نەبوون تەسویرێکی ئاوا دەدەن لە تۆڕە کۆمەڵایەت ئێمە لە ساڵانێک لەوە پێشەوە لە 4 لەوە پێشەوە لێرە لە کوردستانی عێراقی دلیلی مانەوەمان لە کوردستانی عێراق و خۆێرش هەر دەرەوەی وڵاتە بۆ ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام بۆ ئەوەیە کە ئێمە دانەبڕین لە کوردستانی ڕۆژهەڵات پەیوەندیمان بێنێ لەگەڵ ڕێخستنەکانمان لەگەڵ خەڵکی خۆمان کاریگەریمان ببێ پێشمەرگەمان بۆ بێ پەیوەندیەکی نزیکانەمان ببێ لەگەڵ بنەماڵەکانمان و لەگەڵ کەسەکانمان دەنا ئەگەر ئەو جۆرەی ئەوان پێشنیار دەکەن ئێمە هەر لە ڕێگای دوورەوە باین دەبووینە بۆنگایەکی تلعات پراکەنی و لە دەرێ ڕادیۆیەکماندادە ناو نەشەیەک و چالاکی تۆڕە کۆمەڵایەتەکانمان دەکرێت دەم هیچ پێویست نەبووە هەموو خەتەرە بەجیان بکرێت پەنابوتی ئێران و دەمانتوانی لە سوێدیا لە نۆروێژیا لە وڵاتێکی دیکە دابنیشین. بەڵێ کاک عەبدوڵڵا وەک دوایین پرسیار ئەگەر بکرێ بە کورتی وەڵام بانەوە هەنگاوتان هیچ هەڵگرتووە یان هیوایەک هەیە بۆ ڕزگاربوونی ئەو پێشمەرگانە لە دەستی کۆماری ئیسلامی؟ ئێمە هەموو تواناکانی خۆماوە گەڕدەخین لەو پەیوەندەدا ئەوەندەی ڕوونکردنەوە بێ ڕوونکردنەوە دەدەین لە ڕێگای قانونیەوە لە ڕێگای دروستکردن و زانیاری گەیاندن بە کۆڕ و کۆمەڵە بینە الملەلیەکان و هەموو ئەوانە هیچ یەک لە
توانایەکانی خۆمان ئێمە درێغ ناکەین بۆ ڕزگارکردنی ئەم 4 کەسە بێهیوانین لە تەلاشەکانمان و هەموو کار و هەنگاوەکانی خۆمان هەڵدەگرین بۆ ئەوەی ئەوان سزای قورسیان بەسەردان نەسەپێ و لەو معاناتی کە تووشی بوون ڕزگار ببن، چون لە حقیقەتیشدا ئەوانەی دراوەتە پاڵیانەوە هیچ بێ بنەمایە و ناڕاستە و درۆیە، ئەوان تەنانەت بە چەکداریش نەگیراون، حتا ئەسلحەشیان پێ نەبووە، ئەوان کەسیان نەکوشتووە، ئەوان هیچ چالاکیەکیان ئەنجام نەداوە. شتێک نییە کە حتاوەکوونە لە چوارچێوەی ئەو نیزامە سەقەتەی قەزایی کۆماری ئیسلامیشدا تاوانی قورس بیانگرێت. بەڵێ، سپاسم بۆ ئامادەبوونتان. عەبدوڵڵا زەربار ئەندامی دەفتەر سیاسی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانمان لەگەڵ بوو. زۆر سپاس بۆ ئێوەش. دەخیل دەڕۆینە لای کۆمەڵێک راپۆرتی تایبەتی دەنگی ئەمریکا سەبارەت بە هەندێک لە پرسە جیهانیەکانیش. راپۆرتێک لەسەر نەخۆشیە مانکی پاکسیان سۆرکەی مەیمونانمان هەیە. بەڵێ. لە ویلایەتە ئیلینۆی نەخۆشیە مانکی پاکس خۆرتە ڤەگرتیە و ڤایرۆسە نەخۆشی ژمارەکە زارۆکانجی ڤەگرتنە ڕەنگە نەخۆشی لەسەروان دیار بە هاتیە ڕاگەهاندن و ژمارەکە مەزنە ڤەگران خوارتێن هەڤژنس خوازن لێ نۆژدار دەبێژن دەبە ڤایرۆس هەر کەسی ڤەگرە. بەرپرسên ساxlemiye lêkolînan dikin piştî ku kesekê genç li baxçeyekê zarokan li Illinois toşî nexweşiya monkeypox an ku sorkên meymînka boî û dibî çend zarok jî toj bibin. Ew mirovên tojbûn pêdivî naket bihêne karantînkirin û piştgirîn û helsengandin bo wan hatiye kirin. Roja Ayniyê CDC raportek belav kir tanû genotone hesade ji kesên monkeypox li Amerîka hatîne dîtin di nav zalaman da ye. Noto 4 sade ji egerê peywendiyên seksî digel zalamekê dî bûye. Lê doktor dibêjin rengê her kes dibît bi vayrosî nexweş bikevît. CDC dibêjît nêzîkbûnên fîzîkî dibît metirsiya herî meziniya veguhastina nexweşiyê bît. Tanûke piterî 7500 halet li 48 wîlayetan li Amerîka hatîne dîtin. Ez dixwazim her yek bizanetin her kesek di metirsiya pêkeftina vayrosê da ye. Berpirsên saxlemiyê dibêjin piterî milyoneka vaksîna nûke li Amerîka hene û têne belavkirin, lê heta nûke têre hemî ewan kesan nageniyên ku dişên bidanin. CDC texmîn diket ku 1.7 milyon mirov di metirsiyê dane. Li New York City ku navenda belavbûna vayrosî ye, bingehên dersîdananên dibdirêjiya heftiyê vekirî mînin. FDA lêkolînê diket ku vaksînan zêde bikin, ew jî biraya vekêşana 5 dozan ji her şîşeyekê vaksînê باوکی کو سلامتی و کاریگری واکسینش دست نداد. Ev zor berbelave di nûjdariye de em fêrî tiştên nû li ser vaksîn û çareseriyan dibîn. Ev ewa rêveberiya xwarin û dermanan lê digerit. Yekem tişt piştrastkirina ku vaksîn bi karîgerî û selametî bimînet. Rêveberiya Biden dibêjît hemî bijar li berdestin bû zêdekirina gihiştin bo vaksînan. Eger rêveberî vê yekê biket, ev dê harîkar bît bû berhevkirina vaksînên zêdetir. ji bo raporta Kristen Salan hatîn mayî dengê Amerîka. بەڵێ بەفرام بزانین یانی ڕاستە ڤەگرن vê nexweşiyê monkeypoxiyan sorokên meymunan yan gelek navî dî hene. ئێمە لای بە سۆرانی پێم وابێ پێی دەڵێن ئاوڵەی مەیمون. ئاوڵای مەیمون لەسەر پیستی خەڵکێ دیار دەبە هەلبەت گەلکی کێمەژی ینی نە ژمارەوە نە گەلکێ مەزنە نە لە ئەمریکا و نە جێندی جیهانژی لێ گەلک حکوومەت مژولی هێندی نەکو وەکە ڕەوشەکە ئاوارتای تەندروستی باری لە ناکاوی ڕاگەیاندووە هەروەها لە ئەمریکاش بە هەمان شێوە باری لە ناکاو ڕاگەیەنراوە بۆم نەخۆشیە. و ڤەگرتناویژی دیارە نەگەلکی گەلکی خراپە چونکو بتر پەیوەندیا پیستی نەخۆشی دگەل کەسێندی ڕەنگە زوو ڤەگرت ئەگەرنا ڤەگرتناویژی کەمە لێش بەرکو نەخۆشی بخوا گەلکی خەتەرە لۆمانیانی گەلک حکوومەت هزرا هەندێک دیکن و خەڵکی خۆ بپارێزن یانژی ڤاکسیناویژی بەڵا بکن ڤاکسیناوی دەرکەتیە لەگەلە ویلایەتە بۆ نمونە لە باژارێ نیویۆرکێ هەیە لێ دەبێژن و تێراوان ڤاکسینن. بەرحاڵ بێچە دێمتین داویە بەرنامە کورد کۆنەکشن هەتا سبەهی دیگەینێک هەر شاد و بەختەوەر بن. هەر شاد بن. خدا حافظ.